بەڕێوەبەرایەتیی گشتیی شارەوانیەکانی سلێمانی لە سنووری پارێزگای هەڵەبجەی شەهید هەڵدەستێت بە جێبەجێکردنی دوو پرۆژە لە کاتی ئێستادا. پرۆژەی یەکەمیان پرۆژەیەکی ژینگەیی بەرفراوانە کە بریتە لە پرۆژەی لاندفیلى تەندروست لە گوندی دەرەشیشى کە پانتایەکی بەرفراوان خزمەت دەکات لە سنووری هەورامان و هەڵەبجە. ئەوەم پرۆژەیە لەلایەن کۆمپانیای گارێکسەوە جێبەجێ دەکرێت بە بودجەی لە سنووری ملیارێک و 300 میلیۆن دینار کە لەلایەن وەزارەتی بودجەی ئاسایی وەزارەتی شارەوانیەوە دابین دەکرێت و ڕێژەی ئینجاز ئەگاتە لە 95. پرۆژەی دووەممان پرۆژەی خزمەتگوزاری گۆرانستی کە لەلایەن کۆمپانیای بەڕێزەوە جێبەجێ دەکرێت بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بودجەی وەبەرهێنان بە بڕی لە 150 لەسەر وەبەرهێنەر و لە 150 لەسەر وەزارەتی شارەوانی ڕادەی ئینجار لەم پرۆژەیە ئەگاتە حدودی لە 160 و بۆ درێژایی وردەکاری هونەری پێم باشە برادە هاوڕێیانم ئەندازیارانی سەرپەرشتیار وردەکاری زیاتر لەسەر پرۆژەکان بدەن. پرۆژەی لاندفیلە پرۆژەیەکە لە هەموو پرۆژە ژینگەیەکان لە هەموو وڵاتەکانە بوونی هەیە. خۆشبەختانە لە هەرێمی کوردستانیشە لەم ساڵانەی ئاخرە گرنگیکی زیاد درا بە بواری ژینگەیی. بواری ژینگەیی وەکو بوارێکی گرنگی ژیان و ژیاندۆستی سەیر کراوە و پارەی ساڵانە پارەی بۆ تەرخان کراوە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ئەم پرۆژەی کە ئێستا ئێمەیتیان پرۆژەیەکی ژینگەی بە ناوی لاندفیلەوە دووەم پرۆژێ لە ناو سلێمانیە کە دروست دەکرێت. مەهامی ئەم پرۆژە سوودی سەرەکی ئەم پرۆژێ پاراستنی ئاوی ژێرزەویە لە تێکەڵاوبوونی بە لیچەیت و ئەو ئاوەی کە لە ئەنجامی کۆبوونەوەی زبڵ و خۆڵ و خاشاک لەم مەنتیقای خۆی دەکرێتەوە. ئەم پرۆژێ ناوچەی هەورامان و هەڵەبجە بە گشتی لێ سوودمەندە زیاتر لە 6 شارەوانی سوود لەم پرۆژێ دەبینن بۆ ئەوەی کە خۆڵ و خاشاکەکانی ڕۆژانە لێرە کۆ بکرێتەوە. پرۆژەی نیشتەجێبوونی گۆرانستی پێکهاتووە لە 1200 پرۆژەی نیشتەجێبوون لەسەر بودجەی وەبەرهێنان جێبەجێ کراوە. هەروەها ئەمە پرۆژەی خزمەتگوزاریەکانێتی کە پێکهاتووە لە ئاوەڕۆ، ڕێگا، بڕین، دروستکردنی شۆستا، کربستۆن، کارەبا، تۆڕی ئاو و هەروەها لەم پرۆژێدا لەم کۆتاییەدا دیزاینی نافووریەکی مۆدێرن مۆنۆمنتێک و نافووریەک لە نزیکی زانکۆی هەڵەبجەیە ئەوەشی بۆ زیاد کرا. هەروەها پرۆژەکە بە بڕی 7 ملیار و 770 میلیۆن لەسەر بودجەی کۆمپانیا و 7 ملیار و 770 میلیۆن لەسەر بودجەی حکوومەت واتە بە کۆی گشتی بە بڕی 15 ملیار و 500 میلیۆن جێبەجێ دەکرێت. خزمەتێکی باش بەم یەکە نیشتەجێبوونانە و بە هەڵەبجە بەگشتی دەکات و نیزبەی ئەنجامدان ڕێژەی ئەنجامدان لە 160 و کارێکی باش ئەنجام دراوە هەتا ئێستا.